لە ڕێگەی نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانەوە بابەت یاداشت و داواکاری لای هەمووان ئاشکرایە هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا ساڵانێکە بە بەردەوامی خاک و ئاسمانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی دەبەزێنن هەر کات بیانێ بەبێ لە بەرچاوگرتنی یاسا نێودەوڵەتیەکان و ڕێکەوتنامە هاوبەشەکان هێرش و تاوانکاری ئەنجام دەدەن بە جۆرێک لە ماوەی 10 ساڵی ڕابردوو سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیا لە ڕێگەی 215 بنکە و بارەگای سەربازیەوە هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستان و سەروەری عێراقیان پێشێل کردووە. ئەمەش بارودۆخێکی مەترسیدار و نەئاسایی بۆ هاوڵاتیان دروست کردووە بە تایبەتی لە ئەنجامی ئەم هێرشانەوە لە ساڵی 1990ەوە شەهیدبوون و برینداربوونی زیاتر لە 850 هاوڵاتی مەدەنی و لێکەوتۆتەوە. تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی ئەو دوو دەوڵەتە هێرش بکەنە سەر دامەزراوە مەدەنیەکان لە نێو قوڵایی هەرێمدا وەک فڕۆکەخانەکان و ماڵی هاوڵاتیان. ئەمە جگە لە داگیرکردن و سووتاندنی شاخ و ڕەز و باخ و تێکدان و ژەهراویکردنی سروشت و ژینگەی بەشێکی نیشتیمانەکەمان کە بەتەنیا لە ساڵی 2007ەوە تاکو ساڵی 2024 بەهۆی بەردوومان و هێرشەکانی سوپای تورکیا و سوپای پاسداران زیاتر لە 1,800,000 دۆنم زەوی کشتتوکاڵی سووتێنران و زیاتر لە 2500 ئاژەڵی کێوی مردار بوونەتەوە و هەزاران پورەی هەنگی هەنگەوانان بەهۆی هێرشەکانەوە سوتاون. ئەمە جگە لەوەی بەدایان نەخۆشخانە و خوێندنگا و مزگەوت و کەنیسە و پرۆژەی ئاودێری و وێزگەی کارەبا لە هێرشەکاندا بە ئامانج گیراون. فڕین و هێرشی درۆنی موشکی ڕۆژانەیان بۆ سەر هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک وەکەوەی ئەم هەرێمە بەشێک نەبێ لە عێراق و دورگەیەکی دوورە دەست و بە دەربێ لە هەر ژیان و سەروەریەک. بەرامبەر ئەم هێرشانە لە ئەرزی واقعدا هیچ لایەنێک بە شێوەیەکی کردارەکی و ڕاستەقینە خاوەنداری لە خوێنی ڕژاوی هاوڵاتیان و قوربانیەکان نەکردووە. لە دوا دەستدرێژیدا شەوی 15/12/2024 لەلایەن ئێرانەوە وەک جەنگی دژی هەرێم و عێراق ڕاگەاندبێ هێرشی موشکی کردە سەر شاری هەولێر و زیانی گیانی بە دوای خۆی داهێنا و قوربانیەکانیشی خەڵکی مەدەنی بوون. ئەمە جگە لەوەی لە 7 ئۆکتۆبەری 2023 وەک دەرەنجامێکی شەڕی غەزا بەدەیان جار لە ڕێگای درۆنەوە لەلایەن میلیشیاکانی عێراق نزیک لە ئێران هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی هەولێر و هەریر و ترس و نائارامی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە. لە کۆی ئەم هێرشانە کاردانەوەی حکوومەتی عێراقی لە ئاستی پێویستدا نەبووە تەنها چەند بەیاننامەیەکی سەرکۆنەکردن دەرچووە. لە ئاستی کرداریشدا حکوومەتی عێراق هیچ هەنگاوێکی ئەوتوی نەناوە تابەر لە دووبارەبوونەوەی ئەم هێرشانە بگرێت. لەم نێوەندەدا ئەوەی بۆ ئێمە جێگای هەڵوەستە لە سەرکردنە مای نیگەرانی و مەترسیشە لەسەر سەقامگیری وڵاتەکەمان و زەمینەی بەردەوام بۆ هێرشەکان دەڕەخسێنێ دابەشبوونێکی ئاشکرا و ڕوونی بەشێکی لە هێز و حیزب و گروپە جیاجاکانی هەرێم و عێراقە بەسەر ئەجندای ئەو دوو دەوڵەتەدا. ئەمەش لە کاتێکدا هێرشەکان بەڕوونی دەبینرێت کاتێک فڵان لەلایەن دژی هێرشی فیسار دەوڵەت هەڵوێستی تون پیشان دەدا ئەمما لە ئاستی هێرشی دەوڵەتەکەی تردا بێدەنگ دەبێت یان بە پێچەوانەوە کە لە ڕاستیدا ئەم جۆرە لە هەڵوێستە خاڵیە لە بەرپرسیارەتی و هەموو پرینسیپ و بەهایەکی نیشتیمانی. ئێمە پێمان وایە ئەگەر لە ڕابردوو دامەزراوە دەستوریەکانی عێراقی فیدراڵ هەڵوێستی کردداری و کۆنکرێتیان هەبوایە دۆخەکە بەم ڕۆژە نەدەگەیشت. خۆ بێگومان لەمە زیاتر دەستەوسان و دواکەوتن و لاوازی و هەڵوێستی دامەزراوە فەرمیەکانی عێراقە لە ئاستی ئەو هێرش و پێشێلکاریانەی وڵاتانی ئەقلیمیدا بۆشایی فراوانتر بۆ ڕۆڵی دەسەڵاتی قوڵ و دەستێوەردان و دابەشبوونی زیاتری ناوخۆیی دەڕەخسێنێ. متمانەی ئینتیمای هاوڵاتیان بە دامەزراوە فەرمیەکان لەقتر دەکات. سەرنجام وڵاتەکەمان وەگەلەکەمان باجی گەورەتر دەدەن. لەم سۆنگەیەوە داواکارین هەرچی زووە سەرۆکایەتەکانی عێراقی فیدراڵ لە چوارچەوەی دەسەڵاتە دەستوریەکانی خۆیاندا بە پێی مادەی 67 تی دەستوری عێراق بەرپرسن لە پارێزگاریکردن لە ئاسایش و خاک و هاوڵاتیانی عێراق لە ناوخۆ و ناوەندە نێودەوڵەتیەکان کاری جددی و بەپەلە بکەن بۆ ڕێگرتن بە کۆتایی هێنان و بە دۆخی شەڕ و هێرشی دوژمنکارانە و ناڕەوای ئێران و تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق و سەروەری خاکەکەی و ئارامی بۆ ژیانی هاوڵاتیان بگەڕێنەوە.